دووبارە سڵاوتان لەبێ قوتابیانی عەزیز. ئەمڕۆ لە چاپتەری دوو دێم باسی ئامێرشی زۆر گرنگی قیاسات دەکەین، ئەلێکتریکال مێژەرمێنت، کە ئەمیش جیهازی ئۆسیلۆسکۆپە. لەم چاپتەرە دێن تۆزێک بەوردی باسی ئەم ئامێرە دەکەین و بزانین لە چی پێک دێ و چۆن ئیش دەکا و لە بۆ چی بەکاردێت. تەوان هەمووتان دەبێت تا ئێستا پاشناهێکی بچووکتان لەگەڵ هەبێت، چکە تا ئێستا دەبێت بەکارتان هێنابێت لە مختبەر. ئینجا ئینشاڵڵا لەم چاپتەرە زیاتر ئاشناییتان لەگەڵ پەیدا دەبێت و باشتر لێ تێدەگەن و دەزانن چۆن بەکاردێت. تەبەن ئەمە وێنەی ئۆسیلۆسکۆپەیە کە ئێمە لە تاقیگە بەکارمان هێناوە تا ئێستا، ئەوەی کە گرنگ بێ بیزانن لە تاقیگە پێتان گوترایە کە ئۆسیلۆسکۆپەکان لە دوو چەنەڵ پێک دێن، دوو ئینپوت، واتە ئەمە یەک، ئەمە دوو چەنەڵ. هەرێک لەم دوو گومانە ئەمە گوتمان وای پۆزیشنە، تەوان هەر چەنەڵە وای پۆزیشنێکی خۆی هەیە کە بیمەکەمان یان بڵێن وەیڤەکەمان بە ئاڕاستی وای دایرەکشن لە بۆ دەجوولێنیت. ئەمەشیان ڤۆڵت سپێر دیڤیژنەکەیە، واتە ئێمە دەتوانین بەخۆی ئەم چەنەڵەوە ئەجاستی شێوەی وەیڤەکەمان بکەین، واتە ڕێکی بخەین پڕ بە شاشەکە. یعنی بۆ نمونە ئەگەر ڤۆڵتێکی زۆری پێ بدەین، وای لێ بکەین وەیڤەکە تۆزی بچووک بێتەوە لە شاشە تا بتوانین بە جوانی ببینین، لە هەمان کاتدا قیمەتەکەشی نەگۆڕێ، بزانین قیمەتەکەی قیاسکەین. تاوان بەهۆی ئەو ژمارانەی کە لەسەری دیاری کراوە، لەو نمونە ئێستا لەسەری یەک دانراوە، یعنی چێ؟ یعنی هەر خانەیەک بە ئاڕاستی وای دایرەکشن تعبیر لە 1 ڤۆڵت دەکا. ئەگەر لەسەر نیودا بنێم 0.5 ئەمە 0.5 تەمان، واتە هەر خانەیەک لەمانە بە ئاڕاستی وای دایرەکشن تعبیر لە نیو ڤۆڵتێ دەکا. لە بۆ ئەم چەنەڵەش بە هەمان شێوە ڕاستە، ئەگەر ڤۆڵتێکی ترمان نەبێ پێیدرا بێ و ئەوانی تر گوتمان ئەوانە ئەمە چەنەڵ 1 و 2 بەدل دەکا، یعنی دەگۆڕێتن لەسەر شاشەکە ئایا چەنەڵ 1 بەکاردێنم یان 2 دووەڵ، واتە ئەگەر هەردووچیان پیشانم بدا لە هەمان کاتدا ئات، ئەگەر بێت و هەردووکمان لەبۆ کۆ بکاتەوە. ئێستا بین بە بچینە سەرباسی پێکهاتەی ئۆسیلۆسکۆپ، کاثۆد ڕێی ئۆسیلۆسکۆپ. کاثۆد ڕێی ئۆسیلۆسکۆپ یان بڵێن CRO کورتکراوەی کاثۆد ڕێی ئۆسیلۆسکۆپە. پێناسەکەی چییە؟ is a very useful and versatile laboratory instrument، واتە ئامێرێکی زۆر بەسوود و زۆر زیرەکە کە لە تاقیگەکان بەکاردێت لە بۆچی used for display measurement and analysis of waveform of electrical and electronic circuits. بەکاردێت لە بۆ پیشاندان و شیکردنەوەی ئەو شێوازی وەیڤانەی ئەو شەپۆڵە کارەباییانەی کە لە ئەلکترۆنیک سێرکتەکاندا هەیە، واتە لە هەمان کاتدا هەم دەتوانین قیاسی بکەین و هەم شێوازی وەیڤەکەش ببینین، ڕاستەخۆ ببینین. CRO construction یان cathode ray oscilloscope construction. بزانین لە چی پێک دێ cathode ray oscilloscope. The heart of the oscilloscope is the cathode ray tube, which it consists of 4 main parts. واتە لە بەشێکی زۆر سەرەکی و گرنگ پێک دێ کە بە دڵی ئۆسیلۆسکۆپ ناو دەبرێ، ئەویش cathode ray tube، لذا پێی دەڵێن CRT، cathode ray tube. طبعا cathode ray tube لە 4 بەشی سەرەکی پێک دێ کە بەشەکانیان electron gun، بەشی یەکەمیان electron gun، یاخود بڵێن دەمانچەی ئەلکترۆن، ئەو بەشەی کە بەرپرسە لە دروستکردنی ئەلکترۆنەکە. دووەمیان deflection part، ئەو بەشەی بەرپرسە لە ئاراستەکردنی ئەلکترۆن بە وای دایرەکشن، واتە دیفلێکشن بە ئەلکترۆنەکان بکات، لە ڕێڕەوی خۆی لایەن بدە. سێمیان post deflection acceleration،
واتە ئەو بەشەی کە بەرپرسە لە ئەکسیلەرەیتکردنی ئەلکترۆنەکان. چوارەمیان سکرین واتە ئەو بەشێک کە پیشانمان دەدا ئەلکترۆنە وەیڤەکەمان پیشان دەدا. ئەمە چوار بەشی سەرەکیەکە پێکاتەی CRT یان کاسۆد ڕێی تیوبن. ئێستا دێن یەکێکە بەورتر باسی ئەم بەشانە دەکەین بزانین ئیشیان چییە و لە چیتر پێک دێن. تەواو هەموو ئەمانش لە بەشی ورتر پێک دێن کە ئێستا دێن یەکێک باسییان دەکەین. ئەمە وێنەی کاثۆد ڕێی تیوبە کە هەموو بەشەکانی لەسەر دیاری کراوە. بەشی یەکەمیان کە گوتمان ئەلکترۆنگەن ها لێرەوە دەست پێ دەکات تا ئێرە. ئەمە هەموو پێکاتەی ئەلکترۆنگەنەکەیە کە لە فیلەمنت کاثۆد ئانۆدی یەکەم ئانۆدی دووەم ئانۆدی سێەم پێک دێت. ئەمانە هەموو پێکاتەی ئەلکترۆنگەنەکەیە. تەمان هەرێک لەمانە ئیشی تایبەتی خۆی هەیە. ئێستا دێن باسییان دەکەن کە بزانیشەکانیان چیان. بەشی دووەمیان کە دیفلێکشن لێرەوە لە پلەیتەکان پێک دێت تا دەگاتە پێشی پۆست دیفلێکشن ئەکسیلەرێشنەکە. تەمان لێرەوەش پێ دەڵێن پۆست دیفلێکشن ئەکسیلەرێشن. دوای ئەواخیر بەش سکرینمان هەیە. ئەمە هەموو پێکاتەی ناو کاثۆد ڕێی تیوبەکەیە. ئێستا بێن باسی بەشی یەکەمی کاثۆد ڕێی تیوب بکەین کە ئەلکترۆنگەنە. This section is responsible for generating the electrons and directed them toward the next section. Deflecting the electron gun composed of two main parts. يعني electron gun section كبرپرسە لە دروستکردنی ئەلکترۆن و ناردنی بە ئاڕاستی سێکشنی دوای خۆی کە دیفلێکتینگە. دیفلێکتینگ سێکشن بووە سێکشنی دوای ئەلکترۆنگەنەکە. یعنی ئەلکترۆن لەم بەشە دروست دەبێت و هان دەدرێت تا بگاتە سێکشنی دوای خۆی. و لە دوو بەشی سەرکشی پێک دێت ئەلکترۆنگەنەکەش ترایۆد سێکشن لەگەڵ فۆکەسینگ. ترایۆد سێکشن کە سێکشنی سیانەی پێ دەڵێن پێک دێت لە چێ فیلەمنت کاثۆد گرید لەگەڵ فەرست ئانۆد. تاما دەتوانین بڵێن فیلەمنت و کاثۆد یەک بەشن بەڵام دوودامان کردووە لە بۆ تێگەیشتنی باشتر. سیانەکە چیە کاثۆد و گرید و ئانۆدەکەیە کە هەیەی ترایۆد سێکشن. فۆکەسینگەکەش لە سێکەند ئانۆد و ثێرد ئانۆد پێک دێت. لە ڕسمەکەی هەموو پیشاندەن کە ئەمانە دەکەونە چەندە تەماشای بکەنەوە. ئێستا بێم بزانین فیلەمنت چییە. ترایۆد سێکشن گوتمە لەو بەشانەی پێک دێت. یەکەمیان فیلەمنت بوو. فیلەمنت it is a heater to heat the cathode. واتە بەشێکە بەرپرسە لە گەرمکردنی کاثۆدەکە. ئەمە هیتەرێکە کاتێک کە پۆتێنشیاڵێکی بخرێتە سەری گەرم دەبێت کە گەرم بوو کاثۆدەکە گەرم دەکات. Cathode made of nickel and it is a cylinder shaped with a flat oxide coated electron emitting surface directed toward the hole in the grid. يعني كاثود لا تسبق دي لما ديش النيكل بيك دي اما كاثود كي طبعا لما ديش النيكل بيك دي كشوي سلندريكالي هي ورويتشي فلاتا واتتختا كبا ما ديش اوكسايد دا بوشراوا كاتك گرم دبيتن وماديا بهوي هيتركا وات بهوي فيلامنتكا تدبيتن الكترون دردكا ام الكترون دنيري باراستي او هولاي كلنا وجريدكا هي اما جريدي بيدلان باشي سيام يعني كجريد بولا تراد سكشنكا او الكترونيكا لم رو دردسي بهوي جرم بونكا ولا كاثودكا دردسي باراستي امكن ندروا كلنا وجريدكا هي جريد it is a nickel cup كابيتشي نيكلا تمشي أمانا كابيتشي نيكلا with a hole in it وتكون شيء almost completely encloses the cathode وتبزوري هم كاثودك دادا باشي سير كنا كاثودك كوتنا وجريدك almost encloses the cathode completely and connect to a potential with a cathode and they control the number of electrons directed to the screen. ام گریدر طبعا بهوی با پتانسیال که بستراوا که
سدەکاتن دەوری فۆکەسینگ دەبینێ زیاتر وا لە ئەلکترۆنەکان دەکا کە ئەلکترۆنێک لە کاتۆدەکە دەردەچن بە ئاراستەی هۆڵەکەدا بڕۆن کە ئەمەش کۆنتترۆلی ژمارە ئەلکترۆنەکان دەکا کە بەر سکرینەکە دەکەون. یعنی چی؟ یعنی ئەو ئەلکترۆنانی کە لە کاتۆدەکە دەردەچن ڕەنگە ژمارەیان زۆر بێ، هەندێکیان بە ئاراستەی هەمویان بە ئاراستەی هۆڵەکە نەڕۆن، بە ئاراستەی جیاواز بڕۆن بەر ئەم گریدە بکەون کە نەتوانن تەبەن هەر ئەلکترۆنێک لەم هۆڵە دەرنەچێ ناگاتە سکرینەکە، لێ ئەم گریدە چی لێ دەکا؟ بەهۆی ئەو پۆتێنشەڵی کە دەخرێتە سەری وا لە ئەلکترۆنەکان دەکا بەرەو هۆڵەکەی بڕۆن، بەرەو هۆڵەکە بڕۆن. هەرچەند پۆتێنشەڵی زیاتر بخەینە سەری، ژمارە ئەلکترۆنەکان کە بەرەو هۆڵەکە دەڕۆن زیاتر دەبێ، بەمەش دەتوانین کۆنتترۆلی ژمارە ئەلکترۆنەکان بکەین کە دەگاتە سکرین، یان پێی دەڵێن brightness control، واتە intensity control. طبعا لەسەر شاشەی لەسەر ئامێری ئۆسیلۆسکۆپ دوگمەیەک هەیە کە ئینتێنسیتی پێ دەڵێن. ئێمە کاتێک ئەم ئینتێنسیتی دەسوڕێنین، ئەم دوگمەیە دەسوڕێنی، دەبینی ئینتێنسیتی وەیڤەکە زیاد و کەم دەبێتن. ئەمەش دەلالەت لەوەیە کە ئەمە ژمارە ئەلکترۆنەکان زیاد و کەم دەکەین بەهۆی ئەو پۆتێنشەڵێک کە خرایتە سەر ئەم گریدەوە. ئەمە پێ دەڵێن brightness control. بەشی ئەخیری لە ترانسێکشن فێرست ئانۆدا. فێرست ئانۆد چیە؟ ئەمە فێرست ئانۆدەکەیە. فێرست ئانۆد it is a cylinder shaped open at one end and closed at the other end with a hole at the center of the closed end. واتە لە شێوەیەکی سلندریکە لە لولەکی پێک دێ کە سەرێکی کراوەیە، ئەم سەرەکەی تری داخراوە بەڵام کونێکی لەناو هەیە. It accelerates the electron to the focusing section. لە هەر شوێنێک ئانۆد هەبوو، ئانۆد ئیشی ئەکسیلرێتینگ دەکا، ئیشی ئەکسیلرێشن دەکا. یعنی چێ؟ ئەم ئەلکترۆنێک کە لە کاتۆدەکە دەرچوو بە ئاراستەی جیاواز ڕەنگە ڕۆیشت بێ، تاقەیەکی هەبوو، بەڵام بەهۆی پۆتێنشەڵی گریدەکە وامان لەو ئەلکترۆنەکە کە ئاراستەکەی بگۆڕێ بەرەو هۆڵەکە بێ. طبعا ئاراستە گۆڕینیش تاقە لە دەست دەدا، ئەو تاقەی کە لە دەستی دابوو بخۆی فۆکەسینگەکەەوە دێ لەم ئانۆدا ئەکسیلرێت دەکرێت، تاقەکە وەردەگرێتەوە جارێککە. ئەین لە هەر جوزئێک ئێمە فۆکەسینگمان هەبێ، دەبێت جوزئی دوای ئەوە جارێکی تر ئەکسیلرێشنمان هەبێتەوە. لێرە تاقەی لە دەستدا بوو، تا هاتنە هۆڵەکە گەیشتە ئانۆد، لە ئانۆدەکە جارێککە پۆتێنشەڵی دەخرێتەوە سەری، واتە ئەکسیلرێشن دەکرێتەوە، دیسان تاقەکە وەردەگرێتەوە، دەگاتەوە خێرایی جارانی خۆی. واتە ئانۆدی یەکەمیشی چییە؟ It accelerates the electron to the focusing section. ئەمە focusing sectionەکەیە. ئەگەر لە دیوێکی تر تەماشای کاتۆدڕی تیوب بکەین، ئەمە پێکاتەی ناویتی، ئەمە کاتۆدەکەیە. تەمان فیلمنتەکە نەکراوە، دەبێت فیلمنتێکیش هەبێ لێرە لە بۆ گەرمکردنی کاتۆدەکە. ئەم کاتۆدە لەم ڕۆی بە مادەیەکی ئۆکساید ڕووپۆش کراوە، ئەلکترۆن دەردەکە. ئەم ئەلکترۆنە بە ئاراستەی ئەم هۆڵەوە دەبی بێ بەهۆی ئەو پۆتێنشەلەکە دەخرێتە سەر گریدەکە بەرەو فێرست ئانۆد. ئەو فێرست ئانۆدە گوتمانیشی چێئیشی ئەکسیلرێشنی ئەلکترۆنەکان دەکات کە بە ناویدا تێپەڕ دەبێت. اینجا دەگاتە چی؟ دەکاتە فۆکەسینگ ئانۆد. فۆکەسینگ ئانۆدیشمانە ئێستا دین باسی ئەو بەشانە دەکەین. فۆکەسینگ ئانۆد بزانە دوای فۆکەسینگ ئانۆد جارێشتر ئەکسیلرێتد ئانۆدمان هەیە تا دەگاتە پلەیتەکان. تاوان لە هەموو گرمتر لە بۆمە پلەیتانەیە بزانین ئێرە چی ڕوودەدە لەم پلێتە. فۆکەسینگ سێکشنەکە لە چی پێک دێ؟ لە سێکەند ئانۆد و ثێرد ئانۆد پێک دێ. سێکەند ئانۆد it is connected to a high negative voltage، واتە بەستراوە بە ڤۆڵتێکی نێگەتیڤی بەرز. لە بۆچی؟ to produce equipotential lines to focus the electrons to a fine point on the screen. طبعا ئێمە لێو دەڵێن negative voltage چونکە ئەلکترۆن خۆی نێگەتیڤە. ئەگەر ئەمن پۆتێنشیەڵێکی نێگەتیڤیژی بخەمە سەرێ، ئەو فۆرسە کە لە نێوانیان دروست دەبێت ریپل فۆرسە، واتە هێزی دوورکەوتنەوەیە. یعنی
ئەو لاینانەی ئەو ئەلکتریک فیل لاینانەی کە دروست دەبێ بەهۆی پۆتنشیەڵ نێگەتیڤ پۆتنشیەڵ دەخرێت سەری وا لە ئەلکترۆنەکان دەکەن فۆکەسیان دەکەن لە بۆ خاڵێک واتە لە هەردوو لای پۆتنشیەڵەکان پۆتنشیەڵ لاینەکان ئەلکترۆنەکان کۆ دەکەنەوە تاوان وای لێ دەکەن بە لە پۆینتێک فۆکەس ببن ئەویش ئەو هۆڵەیە کە لە ناو ئانۆدی دووەمدا هەیە. To focus the electrons to a fine point on the screen. Third anode ishitsia, it accelerates the electron after they focus. گوتمان لە پاش هەموو جزئێک کە فۆکەسینگ هەبێ دەبێت جارێکتر ئەکسیلەرێشن هەبێتەوە. Third anode ئیشی ئەو تعویزکردنەوەی ئەو تاقەیە لە بۆ ئەلکترۆنەکە کە لە ئانۆدی دووەم لە دەستیدا بوو جارێکتر ئەکسیلەرێت دەبێتەوە. زانە پۆتنشیەڵ لاینەکان چۆن ئیش دەکەن بەم شێوەیە کاتێک کە ئەلکترۆنەکە دێتە ئێرە ئەمە گریدا گریج گوتمانشی فۆکەسینگ دەکات ئەو پۆتنشیەڵە بەم شێوەیە لاینەکان بەم شێوەیە دەڕۆن تەمان ئەوش بەم شێوەیە ئەو ئەلکترۆنەکە کاتێک دەگاتە لاینەکە هەردووچیان نێگەتیڤن ریپل دروست دەبێت بەرەو ئاڕاستی دەڕەوە لێرش مامەشە بۆ ئاڕاستی دەڕەوە وا لە ئەلکترۆنەکان دەکەن بەناو هۆڵەکەدا بڕۆن بەناو هۆڵەکەدا بڕۆن تەمان دەبی ئیکوی پۆتنشیەڵ بێ واتە پۆتنشیەڵێکی ڕێک بێ ئەگەر ڕێک نەبێ ڕەنگە بۆ نمونە پۆتنشیەڵ ئێرە زیاتر بێ لە خوارەوە وا دەکەن بەر ئێرە بکەوێ یان ئێرە زیاتر بێ لەسەرەوە بەر ئێرە بکەوێ لێ دەبێ پۆتنشیەڵەکە لە هەردوو لاوەکو یەک بن تا چ بێتن وا لە ئەلکترۆنەکە بە سنتەرەکەیدا بڕۆ کە هۆڵەکە لە سنتەرەکەیدا هەیە. ئەمە هەموو ئیشەکانە کە ڕوو دەدا ئەمە فیلەمنتەکەیە جارشتر ئەمە کاثۆدەکەیە لە ڕووی کاثۆدەکە ئەلکترۆن دەردەچی ئەمە گریدەکەیە گریدەکە وا لەو ئەلکترۆن دەکا فۆکەس بن لە بۆ پۆینتێک کە هۆڵێکی لە ناوە جارێشتر لێرە ئانۆدمان دەبێ هەبێ و ئانۆدەستەکە ئەکسیلەرێتی دەکاتەوە تاوان کە لە هۆڵەکەش دەردەچێت شەرت نییە ئاڕاستەی ڕێکی هەبێ ڕاست و ڕاست کە ڕەنگە لەم ئاڕاستەیە بێ بە هۆڵەکەدا بڕۆ کە ئەها ئاڕاستی هەبێیان لەم ئاڕاستەیە بێ بەم ئاڕاستەیەدا بڕۆ سیرکە لێ چ دەکەین دەگاتە ئانۆدی یەکەم لێرە دەبێ ئەو تاقیە لە دەستیا وەری بگرێتەوە اینجا دەگاتە فۆکەسینگ ئانۆدەکە هەم ئاڕاستەکانی ڕێک دەخاتەوە ئانۆدا اینجا سنجارش ئەکسیلەرێت دەبێتەوە تا لە سکرینەکە چ دەبێتن فۆکەس دەبێت لە بۆ پۆینتێک. ئێستا دێنە سەر deflection section. This section consists of two pair of parallel deflecting plates. ئەم سێکشنە پێک دێت لە دوو جووت پلیت کە پەرەلێلن ئیشیان چیە ئیشیان دیفلێکتینگە دوو جووت. Which one pair will deflect the beam horizontally and the other pair will deflect the beam vertically. ئەمە گوتمان لە دوو جووت پلیت پێک دێ کە پەرەلێلن لەگەڵ جووتێکیان بەرپرسە لە ئاڕاستەکردنی ئەلکترۆن بە شێوەی هۆریزۆنتاڵ واتە بە شێوەیەکی هۆریزۆنتاڵ دەکرێت بیمەکە لابدا بەم ئاڕاستەیە. دووەکەی تر بەرپرسە لە ئاڕاستەکردنی ئەلکترۆن بە شێوەی ڤێرتیکاڵ بەم شێوەیە کەواتە ئێستا زانیمان ئەلکترۆنەکان هەم بە شێوەی ڤێرتیکاڵ و هەم بە شێوەی هۆریزۆنتاڵ دەکرێت دیفلێکت بکرێن. It depends on the voltage applied on the plates. واتە بڕی دیفلێکتینگەکە احتیمال دەکاتە سەر احتیمال دەکات سەر ئەو ڤۆڵتەیە کە دەخرێتە سەر پلیتەکان. Which electrons are repelled from the negative plates and attract toward the positive plates. يعني چۆن ئەلکترۆنەکان دیفلێکت دەکەن بەهۆی ئەو پۆتنشیەڵی دەخرێتە سەر تەمان دوو پلیتێکیان نێگەتیڤ پۆتنشیەڵ هەیە پلیتەکەی بەرامبەری پۆزیتیڤ پۆتنشیەڵی هەیە. ئەلکترۆن لە نێگەتیڤەکە ریپڵ دەبێتە دوور دەکەوێتەوە بەرەو چێ دەچێت بەرەو پۆزیتیڤەکە دەچێت بەو شێوە چەندە قیمەتی زیاترکەنی پۆتنشیەڵەکە ریپڵەکە زیاتر دەبێت لە نێگەتیڤەکە و ئەتراکشن زیاتر دەبێت لە
پۆزیتیڤەکە.